الحمد لله وبه نستعين. صفتك زور جوان وجوهري هي لهر آفرتك مسلمانة هبيت أم آفرت أبيت أهلي بهشت خواي جورة وعدي داوة هر آفرتك توبكاري بو خواص الحاوي داوين باكي بالا بوشو بحياة وبحرمت هلقري أم صفة بيت وعدي داوة لي خوش بيت ووعدي داوة الراس وخول دواي مردم بي بابو بهشت بسر أرزا أصوريته وأم آفرت أهلي بهشت بلان بداخل زۆربەی هەرە زۆری ئافرەتانی مسلمان ئەم خاڵەیان فرامۆش کردووە هەڵگری ئەم سیفەتە جوانە صفەتی خۆشەویستی نێوان ژن و مێرد با بە ئێستا هەرچی پیاو هەیە زۆربەی زۆری پیاوەکانمان گلەیی ساردی خێزانەکەی ئەکات ئەڵێ خۆشەویستیم ناداتێت بەخوای عەزیم بەڕێزانم کاتێک فەساد زۆرە بێت کاتێک خیانەتی زەوجی زۆرە بێت ئەوەی ئێمە یەکتریمان ئیهمال کردووە جابوي إمرو زور بتركيز زوج ولا من رابقة من أقصانا بوتوكا من تنها خميتوما في غمر خاص صلى الله عليه وسلم هاتنا صحابة كانوا وفرمي ألا أخبركم بنسائكم من أهل الجنة أتعنوي إمرو مجدي بهاش بدما كومالي الآفرتاني أمتم إن جاء قربيت ببالا بوش أقا توبيكي يكجاريب كردوا بالا مهالقري أمصي فتنيت أبي لأخواب ترسيب شكون سون بخواي پروردگار زۆر جار تەوبە ئێماڵین بەس تەوبەکردن لە گوناهە هەنێشت بە عیبادەت نازانین و هەنێشت بە گوناه نازانین قەسەم بەخوا فەرامۆشکردنی خێزانەکەت ساردوسڵی لەگەڵ خێزانەکەت وەک گەورەترین تاوانە هیچێک لەو صیفەتە جوانانەی کەوا لە ئافرەتە هەبێت صیفەتی خۆشەویستیە بۆ مێردەکەی و ئەم صیفەتەش ئیبا بۆ بەهەشت بەڕاستی هەر کەسێک خاوەنی صیفەتی خۆشەویستی بێ لەگەڵ هاوسەرەکەی خۆیە ئەم صیفەتە جوانە بەرەو بەهەشت دێبات فرمووی الودود الولود العقود هر ئافرەتێک پیاوەکەی خۆی هاوسەرەکەی خۆی زیاد لە ڕاددە خۆشەویستی باتێ الودود حبی بەکار نهێنا واتە منبعی خۆشەویستی منبع الحب هەموو خۆشەویستیەکی خۆی خاڵی کردوتەوە لە مێردەکەی خۆیە بەدڵ خۆشی ئەوێ کاتێ دوور ئەکەوێتەوە لێی خەریک شێت ئەبێت کاتێ لە ماڵە ئامادەیە بە هەموو شێوازێ نەخۆشی ناخۆشی بە هەموو شێوازێک خزمەتی مێردەکەی خۆیەکات لە دووری مێردەکەی خۆی ئەم کەسە بێتاقەتە ئەم ئافرەتە بێتاقەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی الععود عادەتی وایە ئەم ئافرەتە إذا ظلمت أو ظلمت جاری وا هەیە مێرد هاوسەر بەرامبەر بە خێزانەکەی خۆی ژنەکەی خۆی ئیتر شتێکە کاکەوا بەڕاستی شیاوی ئەوەی ئینسان بێت بێتاقەت بێ پێی کاتێ تۆ زوڵم لە مێردەکەت ئەەکەی یا ئەو زوڵمت لی ئەکات باشە جاری وا هەیە ترم ئافرەتە هەل لە خۆیەوە دەسەکا بە بۆڵەبۆڕ و فەرتنەیەکی دنیانێتەوە لەو ماڵەیە ئیتر شتێکە کاتی تر بای خۆشی تیا نامێنێتەوە بای مەرحەبابوونێکی تیا نامێنێتەوە یا جاری وا هەیە مێردەکەت هاوسەرەکەت دێتەوە تووڕێیە قسەیەکت پێڵێت دڵە ئەشکێنێت صیفەتی ئەم ئافرەتە ئاوایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی هەر ئافرەتێک بەم شێوازە پیاوەکەی خۆی خۆش بێت و ئاشتەوایی لەگەڵ مێردەکەی خۆیان بکات واللهی خوای گەورە وعدی بەهەشتی پێداوە فەرمووی ئەم ئافرەتەکە کاتی خەویەت کاتی ئەوەیە دیتر خەڵک ئیسراحەت بکات طبعا پیاو چۆتە ژوورێک ژن چۆتە ژوورێک ئەم ژنە بەتەنیا دانانیشێت و بەتەنیا خەوی لێ ناکەوێت ئەچێ بۆ لای هاوسەرەکەی ئەڵێ هذه يدي في يدك ئەمە دەسی منە لە ناو دەسی تۆیە دەسێکاتە ناو دەسیەوە بەخوا لا أغمض حتى ترضى قسم بخوا چاو لە یەک نانێم هەتا تۆ لێم ڕازی نەبیت هەتا ئاشتەوە نەبی لەگەڵمە هەر ئافرەتێکی موسڵمانی بەخوا سڵحاوی باڵاپۆشی یەکتاپەرست هەڵگری ئەم صیفەتە بێت صیفەتی خۆشەویستی صیفەتی لێبوردەیی صیفەتی ئاشتەوایی صیفەتی بەختەوەری لەگەڵ مێردەکەی خۆیە ئەم ئافرەتە ئەهلی بەهەشتە لەسەر زەویە ئەسوڕێتەوە ئەتوانی بڵێ ئەمە ئافرەتێکی بەهەشتیە نەک ئەو ئافرەتێکەوە بچووکترین کەلیمەی پێ ئەڵێ یەکسەر بۆ ماڵی براکەی بۆ ماڵی باوکی کە سوکاری لێت خڕەکات نەک ئەو ئافرەتێکەوە بە مانگ جاری وا هەیە لەگەڵ مێردەکەی خۆیان قسە ناکات ڕەحمەتی خوا تێ بێت کەی ژیان بەشی ئەو هەموو حێقد و ڕەخا ئاکات بڕۆ دەستکە ناو دەستی خێزانەکەتەوە بڵێ هذه يدي في يدك ئەوە دەسم لە دەستایە قەسەم بەخوا لا أغمض چاو لە یەک نانێم حتى ترضى هەتا تۆ لێم ڕازی نەبی ژیان کەی هێندە خۆشە ئێمە ئەو هەموو تاڵیەشی تێ بکەین بۆی ڕەحمەتی خواتان لێ بێت خۆشەویستی نێوان هاوسەران
قسم بخوا ڕێگەیەکە بۆ چوونە بەهەشت. ئەمیش یەکێکە لە عیبادەت. هەر ئافرەتێک مێردەکەی خۆی خۆش بێت، خۆشەویستی با بە مێردەکەی خۆی، هاوسەرەکەی خۆی خۆش بێت، حب و مەوەدە و عشقی باتێت، قسم بخوا ئەو بۆ خۆی عیبادەتە. عیبادەت زۆر جار ئێمە تەنها لە نوێژ و ڕۆژ و کۆمەڵێشتا کۆمان کردوێتەوە، ئەمانە کڕۆکی عیبادەتن. بەڵام خۆشەویستی بدەی بە خێزانی خۆت، ئەویش هەر عیبادەتە. قسم بخوا خێزانەکەی خۆت فەرامۆش بکەیت، ساد بی لەگەڵیە، دڵی ڕازی نەکەی، ئەویش بۆ خۆی تاوانە. خۆی پەروەردگار بەختەوەری بخاتە ناو تەواوی خانەوادەکانەوە، خێزانەکان بەختەوەر بکات. بارك الله فيكم. السلام عليكم ورحمة الله وبركاته.